سڵاوتان لێبێ خۆشەویستان، ئەمڕۆ یەکی دووی ڕۆژی قوتابیانی نێودەوڵەتیە. زانکۆی علوم پزیشکی تاران بۆ ئەم بۆنەیە یادێکی ڕێخستووە هەموو ئەو کۆلیژانەی کە سەر بە دانیشگای علوم پزیشکی تارانە لێرە جێژنێکی بۆ کردوونێتەوە، احتفالێکی بۆ کردوونێتەوە. بۆ ئەوەش زانکۆی علوم پزیشکی تاران 173 ساڵە ئەم زانکۆیە دروست بووە بە ناوی دارالفنون. ولا لەژێرەوەش نووسراوە 90 ساڵە ئەم زانکۆیە بە ناوی زانکۆی تاران ناونراوە. و من وەکو تەلەبەیەکی پەرستاری کە لێرە دەخوێنم، ئەمە ژووری پەرستاریە کە هەموو چاڵەکەەکانی پەرستاری لێرە نیشان دەدەن. ئەوە جلوبەرگی پەرستارانە کە لە قەدیمی چۆن بووە، پەرستارانی ئێران چۆن بوونەوە، ئێستا جلوبەرگێکی ئیسلامیان لەبەر کردووە. لێرە چەندین وێنە و یادگاری قوتابیانی کوردی کوردستانی خۆمان لێرە نیشاندراوە کە یەکێک لەوانە ئەگە ئێستا سەیریکەی ئەوە نیشان بدەیت کە عەبدولمالیک لێرە تەخەڕوجی کردووە. لێرە قسە بۆ تەلەبانی پەرستاری دەکەم. ئەگە بێ سەیری ئەو وێنەیە بکەین، لێرە زۆر برادەرمان هەیە کە عێراقین. کاگرێبوار خۆشی لێرە ماجستێری خوێندووە، ئێستا مدیری خەستەخانەی بەخشینە لە سلێمانی، و دکتۆر مەعاف ئێستا لە وەزارەتی تەندروستی دەوام دەکا. چەندین برادەری تریشمان هەیە کە لێرە تەخەڕوجیان کردووە. و خۆشم هەفتەی پێش ئێستا لە زانکۆی علوم پزیشکی تاران لە بەشی داخل و جەراحی لێرە تەخەڕوجم کرد. هیوادارم ئێوە ڕۆژێک بێن ببن قوتابی زانکۆی علوم پزیشکی تاران. زۆر سوپاستان دەکەم.